بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ڕازی تەمەن و لە نێو سروشتە جوان و سەرنج ڕاکێشەکەی هەورامان و لەگەڵ یەکێک لە شاعیر و نووسەر و کەسایەتیە سەنگینەکانی هەورامان و تەوێڵا پێتان شادەبمەوە. فەرموون با پێکەوە گوزەرێک بە نێو ژنی میوانە ئازیزەکەمان کە ئەویش بەڕێز مامۆستا جەمال بێدارە بکەین و پێکەوە گوێبیستی چیرۆک و ڕازەکانی تەمەنی بین. فەرموون. ئێمە ئێستا لە شارەدەی تێوەڵین و لەگەڵ بەڕێز مامۆستا جەمال بێدار یەکێک لە کەسایەتیە خۆشەویستەکانی شارەدەی تێوێڵە و هەورامان و شاری هەڵەبجە و کوردستانیش بەگشتی دەچینە خزمەتی بۆ گێڕانەوەی بەسەرات و چیرۆکەکانی سەرەتای تەمەنی و زێدی لە دایکبوونی تا ئەمڕۆ. مامۆستا پێم خۆشە سەرەتا خۆتمان پێ بناسیێنی و ئەم شوێنەی کە ئێستا ئێمەی لە شارەدەی تێوێڵە بە بینەرانی بناسیێنیت. سپاسی ئەوەکەم و بەخێر هاتنتان ئەەکەم. ئومێدەوارم لە کارەکەتانە سەرکەوتوو بن و خزمەتی ئەو خزمەتەی پێتان سپێڕاوە بە بەردەوامی بەجێ بهێنن. من ناوم جەمال حەبیبوڵڵا فەرەج، نازناوی شاعریم بێدار، خەڵکی ئەم تێوێڵەیەم و باو باپیرانم خەڵکی ئەم تێوێڵەیە بوون. ئەنجا لە ساڵی 1940 زاینیدا من لە ئەم خانۆدا لەدایک بووم. ئەم خانۆ کە ئێستا کەلاوەیەکە و ڕووخا و ئاساری نەماوە. ئەنجا ئەو وەختە کە من لێرە لەدایک بووم 1940 دنیاوی تێوێڵە جۆرێکی تر بوو وەکو ئێستا نەبووە. خۆ دەزانی گۆڕانێکی زۆری بەسەر هاتووە 1940 تا ئێستا کە 3/1/2022 ئەکاتە 75 ساڵ شتێکیوە. ئەگەر بیر و ما بێ شکلی ئەم خانۆتان ئەو کاتە چۆن بوو؟ چکە هەنێ خانووە بووە هەرەو کاتەش بە دووقات کرا. ئەو خانووی ئێمە دووقات بوو، بەڵام بەسەری ئەویشەوە قاتێکی تر بوو هی براگەورەکەم و بە ناوی حاجی عابید. ئەوەی ئێمە قاتی خوارەوە دوور لە ڕووتان گەوەڕ بوو بۆ وەڵا خوشتیوە، بەڵام دیمەنی خانۆکەمان جوان بوو چونکە باوکم لە ناو گەوڕەکات چڵێمێوی نەشت بوو لە دەلاقەیەکەوە دەرهاتوو گەیشتو بۆ قاتی دووهام باوکم مێخی بۆ داکتاو لە دیوارەکەەوە میێوەکە پەخشان بوو بە سەریاترەیەگر زۆر زۆر جوان و شیرین و ترێکەش لە بیرمە نەوعەکەی پیانەوە سەعدانی ترێکی سپی بۆڵسەوزی شیرینی ئەنجا خڕە. بەوەسا ئەوەی کە بیر و بێت ئەوەی کە یا بیست بێت و بۆ جێڕابێتەوە ئەو کاتانە ژیانی خەڵک چۆن بوو لە تەوێڵا لەسەر حیوانداری ئەژیان لە ڕووی کار و کەسابەتیانەوە بژێوی ژیانیان چۆن بوو مەسەلەن لە ڕووی ئیشوکاری ڕۆژانەیان یا تەنانەت خۆ گەرمکردنەوەیان کارەبا ئەوەی کە بیر و مابێ یا بۆیان باسکردنی چۆن بوو ئەو کاتە؟ ئەو وەختە کارەبا نەهاتەوە تەوێڵە، هەر خەڵگاتی مادێکەکەدە سەر چرا. خەڵکی تەوێڵە حیوانداریان زۆر زۆر کەم بوو چونکە جێگەی لە وەرگە و شتیان زۆر کەم بوو. خەڵکەکە بە شێوەیەکی گشتی خەریک بوون بە باخداریەوە. هەروەها پیشەسازی لە ناو تێوێڵەدا کارێکی ئەساسی بوو. ئەنواعی پیشەدەستەکانیان هەبوو، ژێرە کڵاشکردن، کڵاش چنین، جۆڵایی، دارتاشی، ئاسنگەری، هەروەها بێتەوە ڕانکوچۆ ئافرەتان ڕانکوچۆخان ئەڕێسا مۆشکردن بەرماڵکردن. هەروەها کەسانێکی زۆر لە ناو تێوێڵەشدا هەر لەو وەختەوە بازرگان بوون، دوکاندار بوون، مۆزەفیشیان هەبوو بەڵام نەک وەک ئێستا. ئەنجا خەڵک ئەو وەختە دڵخۆش بوو وەک ئێستا نەبوو. خەڵک پەیوەندی کۆمەڵایەتەکان زۆر بەتین بوون، خەڵک دڵکراوە بوو، دڵپاک بوو، هێشتا سیاسەت نەهاتووە ناو خەڵکەوە تاتێکی بە. ئەنجا خەڵکیش ئەو وەختە وەکو ئێستا نەبوو عەلادین و ئەو جۆرەشتانە نەبوون هیچ کام، هەمووی سۆبا بوو، سۆبای
دار ئەویش بەدار گەرمیان ئەکرد و بە زستانانە ئیتر خەڵکی تێوەڵا لە ئیسراحەتا بوون ئیشەکانیان هەر لە ناو ماڵەکە بوون ئیتر بە ڕۆژە ئیشیان ئەکرد هەر کەسێ سەرقاڵ بوو بە ئیشی خۆیەوە زۆر بەتاڵی کەم بوو ئیتر حتمما هەژ و کرێکاری ئەکرد و ئەو جۆرەشتانە شەوانیش کە کۆ ئەبوونەوە کلاس چنین و ئەم جۆرەشتانە هەر کلاشیانە چنی و لەگەڵ خۆشیانە قسەی خۆش و بە کەڵکیانە کرد و ژیانێکی زۆر خۆش بوو لە چاو ئێستا دڵ زۆر ئاسوودە بوو زۆر خەڵک مرتاح بوو کێشەی دەرونی و قورسی ئاعسابی ئێستا کە لە ناو خەڵکە هەیە ئەو وەختە وجودی هەر نەبوو. ماڵەکانی ئەوستا زۆر لکاون بە یەکەوە ژمارەشیان هەرچەند زۆر بوو بەڵام وەکو ئێستا بە بەرفراوانی بەرناکەوت ئێستا بەو جۆرە نییە ئێستا خانۆکان لە یەک دوور خراونەتەوە جاری واحد دوخان بووەتەوە بە یەکێک باسییان لە هەزار و بەرەوژوو خانۆ ئەکرد وەختی خۆی ئێتر ئێستا نازانم بەودی چۆنە بەڵام حتمما لەوانە ئێستا زیابێت چونکە بەرچەمەکانی زاوەر و ئاوێستا ڕۆشتووە لە خوارەوە لە چەمەوە هەر ڕۆشتووە احتیمال ئێستا زیاتر بێ. بۆ بزانی ساڵی چەند سیارە هاتوێتە تەوێڵە؟ قوربان ساڵی 1955 دەستی پێکرد تقریبان ساڵی دو ساڵی خەیان بۆ 1950 ئەوەوە ئەنجا سیارە هاتە تەوێڵە چونکە وەختەوە ئێستا گرێدەر و شۆجادە نەبوو جادەکە لە بیارەوە تا بیارە هەبوو لە بیارە بۆ تۆڵە هێنایان هەمووی بە زەنگەن و خاکەناس. بەوەستا یادگاری ئەم شوێنە چی و بیرایی تەمەنی مناڵی خۆت؟ مناڵ بووم جانێکیان پیاوێک هات بەم ناوە هاوارێکە سنۆقێکی تەختە لە شانیا و ئەیور وردەواڵە منیش دەستم کرد بە گریان بە دایکمتم وردەواڵە خۆم دایکم هێنام لای کابرا نقلی بۆ کوڕیم ئەمود نا من هەر وردەواڵە ئەخۆ ئەو کڕۆڵ ئەمە وردەواڵی هاتی ئەمە وردەواڵەیە من تێنە ئەگەیشتم لە مەسئلەکە هەرچی گریامەوە مە کابرایتر ڕۆشت و تۆمە لە نەزانی منەوەی وردەواڵە هەموو شتەکان ئەو منیش نەم ئەزانی وردەواڵە چی ئەم شوێنە بەڕێزەکە ئەم خانووە کە ئەم کەلوپەلەی ئێستا پیادانراوە ئەمە ماڵی خاڵۆم بوو خاڵۆم بە ناوی شەفیع عەلی محەممەد لە پشتەوەی ئەوە ئێستا مزگەوتێکە مزگەوتێک بوو جا ئەو مزگەوتە وەختی خۆی شەخصێک بوو ئەو شخصەکە بە ناوی کاکڵە پیرۆز کاکڵە وابزانم بچووکەوەی کاکەیە نەک کاکڵی گوێست لە هەورامیا ئامرازی بچووکردنەوە لەو لێە بۆ نێر و لێە بۆ مێ جا کاکڵە یانی کاکە بچکۆلە مزگەوتی کاکە بچکۆلەی کاکە بچکۆلە بەڵام خۆشی کاکڵە پیرۆز ئێتر پیرۆزیکە حتمەن هەر پیرۆزە یانی مبارەک جا وەختی خۆی لە دەور و پشتی ئەوە تەختایەک هەبوو دوو چڵ توی گەورەی تیا و سێبەری شەکرد هاوێنان جۆڵاکانی ئەم مەڵتەقەی نزیکەی دە کەس ئاهاتن لێرە ئەو شوێنەی جۆڵای تێکرێ پێوتێ پێچاڵیان کردبوو ئیتر هەموویان خەریکی جۆڵای اونجا جۆڵایی دەنگێکی جریکەیەکی لێەوە یە دەڵی چۆلەکە خوێنێ زۆر خۆش بوو ئیتر قسەی خۆش پێکەوە حتا پاییز هەوا ساردێتر ئالێ جۆڵاییان ئەکرد. ماوەسا تەوان ژیانی لادێ لەو سەردەما بە جۆرێک زۆر لە ئێستا لەوەچێت لە ڕووی پەیداکردنی بژێوی ژیانەوە قورس بوو بێ وابزانام جەناویشتان هەر لە سەرەتای تەمەندانان کە باوکتان وەفات دەکات ئەگەر باسێکی ئەوەم بۆ بکەی دوایەوەی کە باوکتان وەفاتەکە ژیانی ئەوە بە چ شێوازێک بەڕێوە براوە ینی لە ڕووی بژێوی پەیداکردنی ژیانەوە لە ڕووی ماڵ و حاڵەوە ئێوە ژیانتان چی بەسەر هات دوایەوەی کە باوکو وەفاتی کرد؟ من باوکم تا لە ژیان ئەمە بوو بەخۆی ئەوەی دەزڕەنگین بوو باخی هەبوو مەسەلەن باخێکی گەورەی چاکمان هەبوو خانووی باشوان هەبوو باوکم پیشەی جۆڵایی بوو وەزعمان باش و کە ئەمری خۆشی کرد زۆر شتی
بۆ بەجێ هێشتین بەڵام ئیتر ئەوەنە لێرە نەماینەوە وابزانم ساڵێ ساڵ و نیوە ئەو پەڕەکەی 2 ساڵ چونکە من 2 برایترم هەبوو برای دایکی لە دەی دەگەشەخان بوون ئەوان گەورە بوون دایکم هەوڵیدا کە ئەو براکانم بێن بۆ ئێرە نەهاتن دایکم ناچار بوو بۆ ئەوەی بمان کاتەوە بە یەک ئێمەی بر بۆ لای ئەوان چونکە ئێمە هیچ ئێرادەیەکمان نەبوو بچووک بووین ئیتر لێ حتمما ژیانمان ئەو پەڕی ترس و تاڵی بوو ناڕەحەت بوو فەقیری بوو نەکرد ئێمە بەڵکو زۆربەی خەڵکەکە وا بوو چون بەڵام چونکە خەڵک گوزەرانی لەوە جوانتر و چاکتری نەدی بوو ئەوەی ئێستا هەیە بە خەو خەیاڵی کەسانە ئاهات وامان ئەزانی ژیان هەروایە لەگەڵی ڕاهاتبووین شتی شاکی شوان نەدی و تا دڵمان بۆ خۆمان بمێنێ و بڵین ئەمەکەی ژیان و ئەمەکەی وەزعوامان زانیوە ژیان هەروە بۆ هەتا دنیاش دنیا بێ ئینسان لەسەر ئەم زەوی ئەمێنێ ژیان هەروە ئەبێت چونکە ئێمە معنای پێشکەوتن و بەرەو پێشەوە چوون و گۆڕانی ژیانمان نەبوو ئیتر لەو دەگاشەخانەدا وەکو خەڵکی تر ئێمەش ئەوان چۆنە ژیا ئێمەش ئەژیان بە تایبەتی براکانیشم لە سەرەتای تەمە نابوون ئیتر ئیشی جۆر بە جۆر و کرێکایی و باخوشتیان هەبوو خۆ دەزانی ئەوسا تۆ بەڵام گەنجی چاک لەبیر نایە تا بڵێم خۆ دەزانی ئەوسا خەڵک لەگەڵ ئەم گوزەرانەی ئێستا ڕانەهات بوو نەیدی بوو ئەو ژیانەی تایە بوو ژیانێکی بەڕاستی ئەگەر بەراوردی کەی لەگەڵ ئێستا هەر ناوی ژیان وەرگینە ژیان نەبوو ماوەسا ژیانی ئەو کاتە ڕاستە لە چاو ئێستا ناڕەحەت بووە بەس لە ڕووی مرتاحی خەڵکەوە تا چەند دەروون زۆر مرتاح بووین چونکە خەڵک مێشکی کراوە نەبوو مێشکی پێشوازی لە کێشەکانی خەڵک زۆر نەئەکرد ئەمجا کێشەی ئەو سەردەمەش کێشەی وڵا نەبوو تۆ ئێستا کە تەلەڤیزیۆن و فەیسبووکەکەت ئەەکەیتەوە هەموو دنیا لەبەر چاوتەوە ئەنجا بە هەموو بینینێک و قسێک کاریگەری ئەکرێتە سەر ئەو وەختە ئێمە هیچ نەبوو ئەو دەیە کە ئێمە بۆی چون ڕادیۆشی تیان نەبوو تەنانەت یەک دەنگ ڕادیۆشی تیان نەبوو هیچ هەواڵێکمان ئەزانیوە ئەزانی دنیا هەردوو سێ دێ و ئیتر لەوە بۆ لە حەچتر نازانێ هیچ خەمێکمان نەبوو بێژگە خەمی ئەوەی سکمان تێرکەین و پێڵاوێ لە پێکەی نەگەر ببێت و جلێکیشمان لەبەر بێ بۆ ئەوەی لە سەرما و گەرما بمان پارێزێ هەستمان بە هیچ جۆرە کێشەیەک ناکرد چونکە بە تایبەتی ئێمە کە مناڵ بووین فاممان نەکرابەوە مێشکمان نەکرابەوە ئیتر لەبەرەوە زۆر هەستمان بە کێشە و گرفتەکان ناکرد. ساگەن لە دوای وەفاتی باوکتان بڵێن ئێوە لە دوای چەند ئەوزام دوای ساڵێک یا ساڵ و نیوێک لە تەوێڵە نامێن و یەنە دەگاشێخان کە ئێستا لە نزیکی ئەولادێ کۆنەی ئێوە وەساوین ئەولادەی سەرەتای تەمەندان وابزانام لە ساڵی 1955 بۆ 56 بۆ یەکەم جار قوتابخانە کرێتەوە لێرە ئەگەر باسی ئەو کاتم بۆ بکەی یەکەم جار کە چوویتە مەکتەب ماوەساکانتان لێرە چێ بوون بەگەر بیر و مابێ هاوڕێیت تەمەنی مناڵیت ئەوانەی سەرەتا لێرە بێت مەکتەبتان دەست پێ کرد بۆم باس بکەیت. بەڵێ لە ساڵی 1955 پاییزەکەی قوتابخانەیەکمان بۆ کرایەوە قوتابخانەکە ئەو وەختەش لە بیرمە بە ناوی مەدرسة مكافحة الأمية في قرية دەگاشەخان بەو جۆرە بوو ئەو وەختە ناوەکەی وانرا وەختی خۆی مامۆسایەکمان هەبوو مامۆسای ئاینی دیەکەمان بوو خۆعافریکا بە ناوی مامۆسا مەلا مستەفای بیارەیی چوویتە پۆلیەک مامۆسای مزگەوت دەرسانەوەت لە مەکتەبە یا چۆن بوو مەلای مزگەوت بوو بەڵام قوربان مامۆسای مزگەوت بوو ئەوە لە پێشەوە مامۆسای دیەکەمان بوو مامۆسای ئاینی کاروباری ئاینی بەڵام دەورەیان بۆ کردنەوە حکوومەت دەورەی بۆ کردەوە ئیتر ئەویش بوو بە مامۆسای قوتابخانە ئیتر چوینە قوتابخانە کەسانێک بووین نزیکەی تقریبەن 25-26 کەس بووین لە تەمەنی جیاوازە من ئەو وەختە مناڵ بووم بەڵام کەسی وای تیا بوو عمری 15 و 16 ساڵ و ئەوانە ئەبوو هەر ئەو ساڵە کۆمەڵێ لە ڕەفیقەکانم وازیان هێنا گەورە بوون عیبیان لێ ئاهاریتر لەگەڵ ئەو مناڵان چونکە هەموومان لە یەک سنفا بووین بۆ ساڵی یەکەمم کە تەواو کرد بۆ ساڵی دووەم ئیتر لەگەڵ کۆمەڵێکیان لەگەڵ 15 کەسی تریان بە منەوە 16 ڕۆشتین بۆ قوتابخانەی بیارە من تەنها سنفی یەکی ابتیداییم لە دەگەشتخان تەواو کرد
ئیتر 5 ساڵەکەی تر قۆناغی سەرەتایی لە بێرە تەواو کرد. تەبەن ئەو کاتە تەلەڤیزیۆن و بڵاو کراوە و ئەم شتانەی کە ئێستا لەم ڕۆژگاری ئێمە بەسەریعی بڵاو بنەوە نەبووە. وەبزانم تۆ هەر لە پۆلیسی سەرەتاییەوە بڵین ینی ئەکەویتە نێو دنیای شێعرەوە. جا ئەگەر باسێکم بۆ بکەی چۆن بوو تۆ لە پۆلیسی سەرەتایە لەو کاتێک کە کەمترین کتێب و بڵاو کراوە هەبووە تۆ چۆن دەسەکرد بە شێعر نووسین و شێعر خوێندنەوە؟ ڕاستە فەرمی ئەوەی تەواوە ئەنجا من خۆشم تالب نەبووم بچمە ناو دنیای شعرەوە هەروەها معنای ئەو شتانەشم نەئەزانی بەڵام کۆمەڵێک کتێب باو بوو لەو سەردەمەدا شیرین و فەراد و خورشی خاور و ئاور و ئەمیرەرسەلان و نازانم قەڵای خەیبەر و معراجنامە و وەفاتنامە خەڵکەکە ئەوانەیان ئەناسی ئەنجا خەڵکە خۆی ئەو شتانەیان ئەکڕێکایان کردیتر من لە دێکەدا زیرەکترین تەلەبە بووم لە من زیرەکتریان نەبوو مەلاکانیشمان ئەوە بوو عیبیان لە ڕویان نەبوو بە مامۆساکە بڵێن وەرە بۆمان بخوێنەرەوە خەزوری منیش نیمچە مەلایە بوو بە تەمان شەرمیانە کرد بڵێن منیان ئەبرد ئیتر هەر شوێ لە ماڵێ کۆ ئەبوونەوە منیان لەو سەرۆ مناڵێک دۆشەیەکیان بۆڕە ئەخستم ئەو کتێبە تا بەیانی ئەبووە بم خوێندایەتەوە ئەوە نەم خوێندنەوە ئەوە نەم خوێندنەوە زربێم لەبەر بوو سیرەکەم ئەزانم منیش شتیوە شیعر بڵێم بەڵام دیارە وەختە لە ئاسێکی نەزمتە ئیتر بڵێ ئەنجا لەگەڵ گەورەبوونم وردە وردە ئەو بەهرێش بوو بە بەهرا ئیتر بوو بە مەلەکە لە ناو مێشک و بیر و خەیاڵمە ئیتر دوایی زانیم تا ئەمە بەردەوام بوو هەر بەو شێوە سادە و بەسیتە خۆشم حەزمەکە کتێبی شیعر بخوێنەوە بەڵام لە کۆتایی ئیتر 68 و 69 ئەوانەدا شعرم ئەوت و شعرەکانیش خەڵگەی خوێنەوە مەرغوب بوون کەوتمە ئەوەی ئەینووسم ئیتر نەیفەوتێنم لە شوێنێکا بیپارێزم بەو جۆرە ئیتر سەرم لە دنیای شعرەوە دەچوو. ئەوسا تۆ قۆناغەکانی خوێندن تا ساڵی چەند لە بیارە بوویت؟ قوربان تا ساڵی 1962 یعنی بەش یەکەمی 1962 ئیتر من شەشی ابتیداییم تەواو کرد و بۆ 63 و 62 63 لە هەڵەبجە لە یەکی متەوەسا خوێندم. بەڵێ تا تەبەن تا پۆلی شەش و لە هەڵەبجە خوێندیان چوویتە سلێمانی؟ تەنها سنفی یەکی متەوەسەم لە هەڵەبجە خوێند ئەو وەختە زروفی سیاسی وای هێنا داخلی نەما لە هەڵەبجەدا قسمی داخلی کە حکوومەت ئەوانەی لادەیەکان ئەچوونە ئەوێ بەخێوی ئەکردن بە هەموو معنایەکی بەخێوکردن ئەوە نەما لە هەڵەبجە ئیتر ناچار بووین من و چەندەها کەسانی تر عریزە و عریزەکاری خەریک بووین هەتا لە سلێمانی وەریان گرتین ئەو ساکەیتر من لە دووی ئیبتیدایی لە متەوەسەیەک بە ناوی متەوەسەی شۆڕش وەرگیرام 2 ساڵ متەوەسەم لەوێ تەواو کرد و دارج معلمینیش لە سلێمانی 3 ساڵ خوێندم لە 15/5/1969 دارالمعلمین تەواو کرد و ئیتر بووم بە مامۆسا. مامۆسا بەڵام ئەو کاتی تۆ دارالمعلمین تەواوەکەی لە ساڵی 1969 خۆت وابزانم لە یادگارێکی خۆتا خوێندومە تۆ کە ئەڵەی ئەو ساڵە ساڵێکی نەکبەتی و شوم بوو بۆ تۆ بڕیاری عێراقەکە تا پێشتر نەبوو. پێش ئەوە هەر کەسێ سنفی 5 سانەوی تەواو بکردایە سانەی 5 ساڵ بوو بۆ کوێسە 6 ساڵ نەبوو یا دارالمعلمینی تەواو کردایە زەراو ئەوانەی تەواو کردایە ئیتر لە عەسکەری ئیعفا ئەکرا ئەو ساڵە 15/5/1969 سعات 2 نیوەڕۆ کە ئەخباری بەغا درا گێم لێبوو قەرارێکی مەجلیسی قادەی سەورە دەرچوو کە ئیتر ئەبێت لە ئەم ساڵەوە خەریجەکانیش بە هەموو جۆرەکانیانەوە عەسکەری بکەن ئەوانەی خەریجی جامیعان 1 ساڵ ئەوانەی خەریجی مەعاهید و سانەوی و ئەوانە یەکسانن بە سانەوی ئەبێ 18 مانگ عەسکەری بکەن ئەو ساڵە تاعین نەکرام 69 بۆ هەفتاش هەر تاعین نەکرام لە 15/4/1970 کرام بە عەسکەر و بۆ کەرکووک برام. ساوابزانم بەشداری شەڕی عەرەب ئیسرائیلیش و کردووەتەوە قوربان لە ساڵی 1967ەوە جەنگی بینی ئیسرائیل و وڵاتە عەرەبیەکان کرا مەشهورە بە حرب الأيام الستة جەنگی 6 ڕۆژەکە ئیسرائیل وڵاتە عەرەبیەکانی تێکشکان و شوێنانێکی زۆری گرتەوە جێشی عێراقی شۆ ئەردەن هەر لە 1967ەوە منیشکە دوای 3 مانگ
لە مەرکەز تەدریبی کەرکووکەوە ژمارەیەکی زۆریان نەقل کردین وتیان بۆ وەزارەتی دیفاع بێ لە بەغا تومەزە ڕاست نییە کە گەیشتینە ئەوێ بردینیان بۆ ئەردەن ئیتر من لە شوێنێ بە ناوی محافەزەی ئەربد بردیان بەرەو ئەولا لەگەڵ ئیسرائیلە 5 کیلۆمەترمان بین بوو بەحری ئەی مەیتیش کەوتو بۆ بینمانەوە وەبزانم وتیان ئەوە بەحری مەیت و جۆرشتانەیە لێش ماوەی 3 مانگ مامەوە ئیتر بەدەل هاتەکایەوە ئەوسا 100 دینار وایە بە بەدەل یانەوت بەدەل وڵایتر هاتمەوە 100 دینارمدا و 6 مانگیش عسکەریم کرد و ساڵێکم مابوو ئەو ساڵش هەر تاین نەکرام لە ساڵی 1970 لە هەفتایەکە تاین کرام بووم بۆ ماوەس دەیترەوە بۆ بەختی نەبوو بۆ بەختی ناڕەحەت بووە بەڕاستی لە دوای ساڵی هەفتاکان تقریبەن تا 1970 لەو 10 ساڵەی کە تەمەنی تۆ ئەڕاتە تەمەنێکی بڵێن بەرەو گەنجی یا پێگەیشتن دوو تەوژم لە کوردستانە هەبوو تەوژمێکی ئیسلامی تەوژمێکی بڵێن نەتەوەیی جەنابیش بۆ پێی ئەهلی مزگەوت بوویت سەرەتا دەست و دای ئەنووسینی شیعر و کۆمەلە شیعر و ئەنووسی تا چەند ئەوەنەی کە بیر و مابێت کاروی کاریگەری ئەو تەوژمانە و لەسەر بوو وڵا من تەوژمی کاریگەری ئیسلامی و لەسەر بوو زۆر ڕازیش بووم بەوەی کە کەوتومەتە ژێر کاریگەری ئەو تەوژمەوە چونکە ئەو کەسەی کە ئەکەوێتە تەوژمی ئیسلامەتیەوە حتمما تەوژمی نەتەوایەتیش فرامۆژ ناکە لە ضمنی بەرنامە ئیسلامە ئەتوانێت خزمەتی وڵاتەکەی و گەلەکەیشی بکات چونکە ئیسلام شتێکی شاملە لە شتانێکی ورد و تایبەتە کۆ نەکراوەتەوە تا بڵێ ئەگەر من چوومە ناو تەوژمی ئیسلامیەوە ئیتر لایەنەکانی تر فرامۆژەکەن مامۆستا تەمان شعر نووسین و ژیانی تۆ وەک هەر کەسێکی تر بەردەوامە بێت تا ساڵی 1970 کە کارەساتی هەڵەبجە ڕوەدات کارەساتی چیمیاوی بارانی هەڵەبجە و دواتر هەڵیان بەرەو وڵاتی ئێران ئەگەر باسێکی کورتی ئەو کارەساتە بە لە زاری خۆتەوە ئێوە لە هەڵەبجە بوون ئەو کاتەی چیمەباران ڕوویە من تا ساڵی 1970 ماڵم لە هەڵەبجە بوو لە ساڵی 1970 بەهۆی ئەوەکە کە سوکارم بە زۆری لە مجەمەعی سیروان بوون منیش ماڵم ڕۆشت بۆ ئەوێ لە قوتابخانەی هەرێز مامۆستا بووم تا 1986 فەسڵ کرام لێ ئیتر مریشکمە فرۆشت و کشت و کاڵمە کرد خەریکی ئەو جۆرە ئیشانە بووم کیمیاویەکە کە دەستی پێ کرد کیمیاویەکەمان بەسەرکرام ئێمە لە شارۆچکەی سیروان یاخۆ بڵێن لە مجەمەعی سیروان بووم ئیتر ڕامان کرد ڕۆشتین بەرەو ئێران قسمەتمان وا بوو گەیشتینە ئەو لای کرماشان قەزایەک بە ناوی کەنگاوەر و ئوردوگایەک لە پێشەوە ناوی سەراوی فەش بوو دەم و پاییز گوێزراینەوە بۆ ئوردوگایەکی تر ناوی گەلیاران بوو لەوێ بۆ ماوەی 7 ساڵ مامەوە من لەو ماوەی 7 ساڵەدا ساڵێک مامۆسا بووم مامۆسایی قوتابخانەیەکمان کردەوە خۆمان بۆ ئەوەی مناڵەکانمان کوردیان لەبیر نەشێتەوە ساڵەکەیان نەفەوتێ دوای ساڵەکە ئێران ئێمەی وەکو مامۆسا دوور خستەوە مامۆسای خۆیانیان هێنا بۆ دەرزوتنەوە بەڵام ئێمە حوزەیەکی عیلمی ئیسلامیمان هەبوو 8 مامۆسا بووین نزیکەی 30 تەلەبەمان هەبوو تەلەبەکان لە مستەوای جیاجیا بەڵام بە زۆری خەریج بوون مامۆسا بوون و شتی تر بوون دەرسمان پێوتەوە علومی ئیسلامی ماوەی 5-6 ساڵ من کە لەوێ بووم ئەوەش ئیشم بوو تۆ ئەو کاتەی لە ئێرانە بێت چەند بەرەمێکە نووسیەکی لەوانە ناڵەی هەڵەبجەیە یا دیداری بێداری تەمان ناڵەی هەڵەبجەوە بزانم تایبەتە بە و شیعرانەی کە بەسەر کارەساتی چیمەباران و ئازارەکانی خەڵکاوتراوە ئەم دیداری بێداریەش وا بزانم مامۆسایەکی ئاینی داوا و لێکابی نووسی ئەم کتێبە بۆچی نووسرا کۆمەڵێک شعری جوانی پەروەردەی مناڵیتیە ئەگەر باسێکی بکەی سوپاس دەکەم ئەوەی یەکەمیان کە باسەکە ناڵەی هەڵەبجە من لەو دێ و یەک دێڕە شعری یەک کەلیمەم لەو بارەوە نەنووسی
بەڵام لەبەرەوەی خۆم لە کارەساتەکەی کیمیا بارانەکە بووم مردوانێکی زۆرم دی خۆمان زۆر بە ناڕەحەت دەرچوین ئیتر بەرامبەر بە سۆزم جوڵا بۆ ئەو ملەتە بۆ ئەو وڵاتە کە زوڵمێکی گەورەی لێکرا 5,000 کەس کوژرا و زیاتر لە 5,000 بریندار و تەفرت و نابووین بە هەموو شار و وڵاتانی دنیادا ئەمە وەکو بڵێ کانی شیعرمی تەقان لە ڕاستیدا لە ماوەی 2-3 مانگێکا کە لە ئوردوگا بووین ئەو شیعرانەم ورد ئەو دیوانەم وت و دوجار بەڵاو بووە لە 2 شریتە بە دەنگی خۆم و مۆسیقاوە تەسجیلم کرد و بەڵاو بوو بە ناو ئوردوگاکانەوە حتا هاتەوە بۆ ناو عێراقیش ئیتر ئەو وەختە لەسەر تەوسێ مامۆستا سەلاح محەممەد بەهادین بەڕێز بە برایەکی وت ناوی عەلی ڕەحمانی بوو خاوەنی کتێبخانەی لە بیرم شۆ سبحان الله غەزالی بوو لە سنە ئیتر ئەو هات دیوانەکەی لێ وەرگرتم و چاپی کرد ئەوە بەسەرهاتەکەی ناڵەی هەڵەبجە ئەمەی تر دیاری بێداری بچینە سەر کتێبەکەی حەزەکەی ماوەسا پارچەیە لەم شعرەمان بۆ بخێنەرەوە بۆی بینەرانی بەڵام تۆزێ شعرەکە درێژ من ناچمە سەر بەسەرهاتی گێڕانەوەی شعرەکە چونکە شعرەکە خۆی باسی خۆیەکە مناسەبەکە چییە بەعینوانی بۆ مناڵێکی 5 مانگانە لە 23 ئازارا بوو بە شوێن وێرانی شارا بوو قوڵپەی گریان لە گەروودا هەمومانی تاساند بوو ماندوویەتی خەفەتباری خانەی سەبری ڕووخاند بوو سۆی زامی لەش و دەروونمان بەرز ئەبەوە بەرەو ئاسمان لە ئوردوگای سەرابی فەش خێوەرگەی کوردی چارەڕەش بڵندگۆ دەنگی هەڵبڕی لە ئاوارەکانی چڕی مناڵێکی 5 مانگانە ئێستا وێنەکەی لامانە لە هەڵەبجە دۆزراوەتەوە بێن سەیریکەن هی کامتانە بیناسێت و بیباتەوە دڵی دایکی شاد کاتەوە ئەی جوانکی لە 5 مانگەکە کواندایە و بێشکە و لانکەکە چی بەسەر هاتبێ دایکت لەکوێ بندادەت و کاکت چۆن دڵیان هات بەجێت وێڵن یا خۆ بە شوێن تا هەر وێڵن یا لە باشی مەرگا خەوتون بۆ لای خوای خۆیان چوون لە کۆتی ژین قوتار بوون ئەی دڵپاکی دەروون بێگەرد زادەی وڵاتی پڕ لە دەرد کاتێک گریان یەخەد ئەگرێت برسێتی زۆرت بۆ دێنێت کێ فرمێسکەکانت ئەسرێت بێشکەی نەبوو ڕابژەنێت کێ تێرت کا و بەلایلایە چاوی کاڵت بچێتە خەو لە پاڵ تا ڕۆژ بکاتەوە پێی خەڵات بێداری شەو ئەی نەو غونچەکەی باخی ژین تازە میوانی سەرزەمین کام شوێنی ئەم سەرزەمینە وەکو باشی گەرمی دایکت بۆ تۆ پڕناز و شیرینە بۆنی کام میسک و کام گوڵاو بۆ تۆی ساوای بێدەسەڵات جێگەی بۆنی سنگی دایکت ئەگرێتەوە کێ بۆ ناسکی گڕووگاڵت وەک باوکت دڵی ئەکرێتەوە کێ بۆ خەندەی لێوەکانت وەک دادەت ئەگەشێتەوە دەستخۆشە ماوەسەگەن پێم خۆشە باسی ئەم دیاری بێداریشمان بۆ بکەیت وەبزانم لەسەر داوای ماوەسایەکی ئاینی هەر لە ئۆردوگاکانی ئێرانە ئەینووسیت بەڵێ قوربان لەوێ بوو من ئەو شارانەم نووسی لە ڕێگەی ئەو شارانەوە زیاتر ناسرام مامۆستا سید ئەحمەد یادی خیر بێ مامۆستا سید ئەحمەدی پێنجێن مامۆستا سید ئەحمەد عەبدولوەهاب ناسرە بەڵە ئاگام لێ پێی وتم وتی مامۆستا بەڕاستی ئەمە وەکو ئێوە قوتابخانەمان کردوێتەوە ئەم قوتابیانەش پێویستیان بە کۆمەڵێ سرودی ئیسلامی هەیە حەزەکەم خەمێکمان بخۆیت و بازێ سرودمان بۆ دابنێتم بڵێ بەسەر چاو هەر لەو وەختەدا هێشتاکانی بەهرەی شعرم یا بڵێم وشکی نەکرد بوو لەبەرەوە دەستم کرد بە دانانی کۆمەڵێ شیعری ئیسلامی لە ماوەیەکی کەمە بڕێکە منووسی ئێتر بڕەکە دەفتەرەکە دوو نوسخەم لێگرت یەکێکیانم نرد بۆ مامۆستا سید ئەحمەد ئەو وەختە جەنابیان لە
ئۆردوگای کامیاران بوو. پاش ماوەیەک بەڕێزێک مامۆسایەکی تر ناوی عەبدوڕەحمانی یاعقوبیە ماڵی لە تاران بوو، ئێرانیە، مەطبعەی هەیە و کتێبخانەشی هەیە لە تاران. کەسێکی ناردبوو وتبووی ئەو سرودی مناڵانەم بۆ بنێرێت با من چاوی بکەم. ئێتە منیش تا ئەو وەختەش ئەو بەڕێزەم نەناسی بوو، دەستخەتەکەم بۆ نارد، چاپی کردبوو، 10,000 نوسخەی لێ چاپ کردبوو بە ناوی دیاری بێداری. تەمان لە ئۆردوگاکانی ئێرانە ئەم کتێبە بڵاو بوویەوە هەموو کوردستانی ئێرانە بڵاو بووەوە هەردووکیان. بەوەسا ئامانج لەم شیعرانە جەناب و بە چه ئومێدێکەوە نووسیت؟ وەڵا بە ئەوەی کە ئیسلام لە ڕێگەی شیعرەوە بچێتە مێشک و دەرونی ئەو مناڵە کوردە مسلمانانەی کە ئاوارەن لەو ئوردگایانەوە هەموو کوردێک کە مسلمانە و ڕۆڵەی مسلمانیە بۆ ئەوی ببێتە بەشێک لە فکری، بەشێک لە تربیەتی، بەشێک لە خۆشەویستی ئەو مناڵانە و خۆشەویستی ئیسلامی لە دڵ دەرونیان چەکەر بکات. سەتەبان یەکێک لەو شیعرانە کە نووسیوتە کوردێکی مسلمانمە. پێم خۆشە تۆزێکی بۆ بینەران بخوێنیتەوە بۆی باشە. ئەمە دووبارە جوان زۆر درێژ نییە. کوردێکی مسلمانم، من کوردێکی بەدینم، نەوەی سەلاح الدینم، ڕزگاری ئەم ملەتەم لە ئیسلامدا ئەبینم. کوردێکی مسلمانم، من ڕۆڵەی کوردستانم، خەڵاتم بانگی خوایە بۆ گەل و نیشتمانم. کوردێکی بەغیرەتم، دژوە زوڵم و زلەتم، هەرگیز دەستبەردار نابم لە خاک و لە ملەتم. من کوردێکی دڵپاکم، دەربەدەر و بێخاکم، هەزار جۆر ئاوارەم کەن هەر بەندەی خوای تاکم. کوردێکی خاوەن هۆشم، ئەو خاکم نافرۆشم، بۆ سەربەستی و ئازادی تەواو شەیدا و فرۆشم. کوردێکی خواپەرستم، کانی باوەڕە هەستم، لە سەرکزی و داماوی بێزار و وەرس و پەستم. کوردێکی مسلمانم، سەربازێکی قورئانم، بۆ بەرزی پەیامی خوا خەڵاتە ماڵ و گیانم. دەستخۆش مامۆستاگیان. مامۆستاتەبان ئەو کاتێک کە تۆ لە ژیانی ئاوارەیی یابی لە وڵاتی ئێران لەگەڵ چەند کەسێکی تر دەچنە خزمەتی یەکێک لە عەلامەکانی کورد، کاک ناسری سوبحانی، وەبزانم ماوەیەک دەرسە خوێنن لەگەڵیا لە خزمەتیا. جا ئەگەر باسێکی هەر یادگاریەکی ئەو کاتەولا بێ بۆ ئێمە بینەرانی باس بکەی لەگەڵ کاک ناسرا سوپاس دەکەی. بڵێ لە کۆتایی زستانی ساڵی 1970 ئەو وەختە جەنابی کاکە ناسر لە کرماشان بوو. من نەمدی بوو، بەڵام ناوێم بیست بوو. لەگەڵ چەند کەسێکە ڕۆشتین لە ماڵێکە تقریبەن پەنهانی بوو. ئێمە کە چوینە ئەو ماڵە ماوەی هەفتەیەک کەم زیاترش بوو لە هەفتەیەک نهاتینە دەرەوە. ئیتر سێژەمە لێ نانمانە خوارد و مامۆسای بەڕێز کاکە ناسی سوبحانی لەگەڵ مامۆسای بەڕێزمان بە یەک مامۆسا عومەر ڕێشایی خواحافیکە، جاروباریش مامۆسا سەلاح ئاهاتن محازەرەیان ئەوتەوە و ئێمەش گوێمانەگەت و زۆر بەلامانەوە خۆش بوو. وە کاکە ناسی سوبحانی خواحافیکە کە منیان پێناسان وتیانەوە مامۆسا جەمال بێدارەوتی ئاشنایم لەگەڵ شارەکانیە هەیە. پێشتر دیوانێکی ترم چاپ کرد و بە ناوی سروەی بێداری، وتی ئەو دیوانم هەیە و گەیشتۆتە لام و لەگەڵ شارەکانیە ئاشنایی مایەتر یەکترمان ناسی. فترێکی زۆر خۆشمان لە خزمەتی بردەسەر، زۆر معجب بووم بە شخصیەتی، بە عیلمی، بە سەقافەتی، بە فکری. ئەو بە تایبەتی زیاتر مفەسیر بوو، ئینسانێکی زۆر عەقیدی، زۆر ورد بوو. زیرەکیەکەی هی ئەوە نەبوو بڵێ ئەم پیاوە لە ڕێگەی مطالعەوە پێگەیشتووە، بەڵکو هەر خوا بەهرەیەکی زیرەکی وای پێبەخشی بوو، کانیەک بوو لە ناو خودی خۆیان هەڵەقوڵە. ئەوە نەبوو لە دەرەوە ئاوی تێبکرێ، حەوزێک وێ لە دەرەوە ئاوی تێبکرێ، بەڵکو کانیەک بوو هەر لە ناو خۆیان هەڵقوڵا بخوا عیلمێکی عەجیبی پێدا بوو. ئەتوانم بڵێم من لە ژیانوان کەسێکم نەدیوە لەو ئاسابێ. مامۆستا ئەکرێ بڵێن چ شتێک لە کاک ناسرەوە فێر بوون ئەو کاتێکە لە خزمەتیا بوون؟
وەڵاهی ئەوە فێربووم کە ئەم دینە زۆر دینێکی پاک و بێگەرد و قوڵە، ئەوانەی کە نەقدی لێ ئەگرن لە نەزانیەوە لێی ئەگرن، لێ حاڵینین، لێی تێناگەن، هەر لە دوورەوە شتێک یانی لە زەنجیرەیەک حەڵقەیە گەگرێت و جێ ئەکاتەوە و ئالیا ڕخناگرێت کە ئەمە لەگەڵ تەبیعەتی ئەو دینا ناگونجێ، چونکە ئاەتێ مەربوطە بە ئاەتێکی ترەوە، ئەم ئاەتەکە ئەوی تر تەفسیرەکە. هەروەها ئەوە تێگەیشتم کە ئینسان ئەوێ بۆ ئەم دینە هیچ جۆرە تەنازولێک نەکە و دامەزرەوە بێ لەسەر ئەم دینە، ئەبێ خاوەنی عەقیدەیەکی پاک و قوڵ بێ، ئەبێ ئینسانێکی مقەلید نەبێ بە کوێرانە هەموو شتێ هەر بە تەقلیدی وەربگرێ، بگەڕێ هەوڵ بە بخوێنێتەوە، بزانێ لەوانەی کە دیارن لە مێژووی ئیسلامە لە عیلم و زانستیانە لەوانە سود وەربگرێ بۆ ئەوەی تێبگا لەم دینە. مامۆستاگیان با بێنە سەر بەرهەمەکانی جەنابوو بە درێژایی تەمەن و کۆمەڵێک کتێبوو لە بواری شێعر و بواری پەروەردەی و هەتا مەتەڵ و بڵێن لەو بوارانەی کە خزمەت بە کۆمەلگاکەن یان لە بواری فەرهەنگی هەورامی بۆ لەهجەی سۆرانی یا کوردی کۆمەڵێک بەرهەم و نووسیوە. هەرچەند کاتمان کەمە بەس پێم خۆشە بە کورتی ئاماژەیەکیان پێ بکەین. قوربان من ئێستا بەرهەم بە بەرهەمە و کتێبێ ئیتریان حەجمی گەورە هەیەە 1500 لاپەڕێ بێ هەیەشانە 70 لاپەڕە ئەبێ، ئەگەر یەکێوەکو بەرهەم بیان هێنی نزیکەی وا بزانم 66 بەرهەمم نووسیوە. بەڵێ ماوەستا ئەوانەیە کە تۆمار کراون وا بزانم نزیک 25 کتێبێت. 25 یان تا ئێستا چاپ کراوە کە کەسانیش یارمەتیان داوام لە چاپکردنەکەیان سوپاسیانەکەم، ئەوانی تر چاپ نەکراون. ئەنجایتر کتێبەکان لە زۆر بوار مەسەلەن 7 چیرۆکم نووسیوە کە هەیە لە ڕۆمانە، چیرۆکەکانیش قیمەتی خۆیان هەیە، قیمەتی ئەدەبی خۆیان هەیە. 6 بەرگ تا ئێستا شیعرم چاپ کراوە، 3 بەرگی تریشم چاپ نەکراوە. 2 بەش فەرهەنگی هەورامی قاموسی هەورامی داناوە کە لە مێژووی هەورامیەکاندا من یەکەمین کەس بووم کارم کردووە. 5 بەرگ ڕێزمانی هەورامیم داناوە کە باوەڕ ناکەم تا ئێستا هیچ زمانزانێک سەبارەت بە هەورامی ئەو شتانەی نووسی بێ، تا ئێستا 2 بەرگیان چاپ کراوە. کتێبێکم نووسیوە بە ناوی هەوارگەی ئیملای هەورامی. 4 بەرگ لە پەندی پێشینانی هەورامیم نووسیوە ببوورە و تا ئێستا 3 بەرگیان چاپ کراوە. بەرگی 4ەمی زانکۆی سۆران بردوێتی کە چاپی بکە. هەروەها 12 بەرگ لەسەر ئافرەت باسێکی دوور و درێژە ماوەی 8 ساڵ خەریک بووم بەرەو بەختیاری ئافرەت، تا ئێستا 6 بەرگی چاپ کراوە. هەروەها کۆمەڵێ مەقالاتی زۆر و زەبەنای هەمە جۆرم هەیە بە ناوی خەرمانەی هۆش و بیر. هەروەها ماوەیەک ڕادیۆی دەنگی یەکگرتووی ئیسلامی بەرنامەی هەورامیم بڕێوە بە ناوی پەیامی دەنگی بە ناوی پەیامی هەورامانەوەش کردووە بە کتێبێک. ئەنجا لەسەر ژیانی خۆم بەرگێکم نووسیوە کە 840 لاپەڕەیە، بەرگی یەکەمی ژیانی خۆم بە ناوی چیرۆکی گەشتی ژیانم. ئەنجا کۆمەڵی کتێبیشم تەرجمە کردووە لەوانە الئیسلام بین جەهلی ئەبنائیه و عەجزی عولەمائیه عەبدولقادر عەودەی شەهید. کتێبێکی ترم تەرجمە کردووە تەذکرەة دعاة الئیسلامی ئەبوو عەلای مەودودیە. کتێبێکی ترم تەرجمە کردووە بە ناوی المصطلحات الأربعة في القرآن الكريم ئەبوو عەلای مەودودیەوە وابزانم. دوا کتێبیشم کە تەرجمەم کردووە بۆ هەورامی بە ناوی لا تەحزەن دکتۆر عائیز قەرەنی، نەزانم خوێندوویتەوە نەخوێنێتەوە، کتێبێکی مەشهورە. ئەنجا قورئانی پیرۆزم تەرجمە کردووە بە هەورامی. هەروەها بەرگی یەکەمی ساحیحی بوخاریشم هەر تەرجمە کردووە بە هەورامی. وەکەڵێ یەکێک لە شاکارەکان و ینی جوانترین ئیشەکان و تەفسیری قورئانە بۆ سەر زمانی هەورامی، تەرجمەی هەورامی تەبەن تەفسیر جیاوازە بەڵێ. بەڵام ئەم کتێبە چی وای لە جەنابتان کرد کە تەرجمەی
بکەنەوە بۆ سەر لەهجەی هەورامی یا زمانی هەورامی و دوو مەبەستی سەرەکیم هەبوو. مەبەستی یەکەم ئەمە بوو کە هەورامیەکان بە زمانی دایکی خۆیان معنای قورئان بزانن لە سوورەتی ئەلفاتیحەوە بۆ ئەخیرەکەی. ئەمە هەدەفی یەکەمە بوو کە هەدەفێکی ئەساسی بوو. دووهام یۆنسکۆ باسی لەو زمانانە کرد بوو کە لە سەرەڕێی تیاچوونان یەکێ لەوانە زمانی هەورامی بوو. بیرم لەوە کردەوە چی بکەم من بتوانم خزمەتێ بەم زمانە بکەم. زۆرشی ترم نووسی پێشەوە دوو بەرقاموسم نووسی چاپکران پەندی پێشینانەکەم نووسی. ئەنجا ئیتر بیرم کردەوە قورئان کتێبێکی خۆیە ئاسمانیە. ئەنجا زۆر لە ملەتانی دنیا ئیمانیان بەم دینەی هێناوە و دینێکە حتا ئەو ڕۆژەی دنیا ئەمێنە ئەم دینە ئەمێنێ. ئەنجا ئەو زمانش ئەم دینەی پێهاتۆتە خوارەوە زمانی عەرەبیە. بیرم کردەوە ئەگەر زمانەکەی من بچێتە پاڵی ئەو زمانە عەرەبیە کە زمانی قورئانە ئیتر نافەوتێ. لەبەر ئەوە حەزم دەستم بۆ قورئان بردووکردم بە هەورامی. هەردوو هەدەفەکەم ئینشەڵڵا خوا یار بێ یەنەدی و هەر لە نەتیجەی ئەوەشەوە لە ناو هەورامیەکانە جموجوڵێک پیا بوو بۆ داچڵەکانیان سەبارەت بە خزمەتی زمانەکەیان بگرە لە دەیان لاوە ئێتشتی تر نووسراجا. من حەزەکەم ئەوەشە پێ بڵێم لە ساڵی 2004ەوە یەکەم مجلەیەک بە زمانی هەورامی من و دووسێ کەسێکی تر دەرمان کرد کە تا 32 عەدەدی دەرچوو. دوای ئەوە یەکی ترمان دەرکرد لە شێوەی جەریدە بوو هەر بە ناوی هەورامانەوە بەڵام لە شێوەی مجللا بوو. من سەرنووسەری ئەوە بووم. ئەنجا کەناڵێکی تەلەڤیزیۆنی مەحەلیشمان کردەوە لە خۆرماڵا بەڵام داخی گرانم زۆری نەخەیاند و سەرکەوتو نەبوونتیایە. ماوەسە جەنابتان بە یەکێک لە داهێنەرەکانی ینی ئیبداع لە زمانی هەورامیە داهێنرێن. تەنانەت وابزانم چەند پیتێک و وەکو نووسین بۆ زمانی هەورامی زیاد کردووە. ئەگەرەکرێ بە کورتی ئاماژەیە بۆ پیتانە بکەیت و ئەم زیادکردانەش لەکوێوە سەرچاوایان گرتووە؟ بەڕێزەکەم لە ساڵی 1990 من یەکەم ئیشم دەستی پێکرد بەرەو هەورامی بۆ خزمەتکردنی زمانی هەورامی کۆکردنەوەی پەندی پێشینان بوو. چونکە پەندی پێشینان لە ناو هەورامیەکاندا زۆرە بەڵام برایانی سۆرانی دەستیان نەگەیشت بۆ ئێوە هەورامیەکانیش دەستیان بۆ نەبردوو کە ئەمنووسینەوە بە هەورامی. هەستم ئەکرد بازێ دەنگمان هەیە لە هەورامیان کە کەسانی تر یا پێیان نەزانێ و یا پێیان زانیەوە گویان ناوەتێ. من برا مامۆسایەکی بەڕێز ماڵمان لە هەڵەبجەی تازە بوو خەڵکی زەڵم بوو لە ئەدەبیات هەشتێکی ئەزانی حەزم کرد مشاوەرێکی پێ بکەم. ناوی کاکە فازڵ غەفار بوو. وتم کاکە فازڵ من هەست دەکەم لە ناو هەورامیا چەند دەنگانێک هەیە بەڵام تا ئێستا هێمایان نییە کە ئەو هێمایە پێوترێ حرف چی بکەین بۆ باس کردی وەڵی ڕازەکەی. وتم دەیت چی بکەین؟ وتی لێ وەڵی من لە تۆ کەسێکی تر بە شایستە نازانم لە تۆ شایستە تر بێت چاری بکە بۆ خۆت چارێکی ناکەی بۆ خۆت هێمایەکیان بۆ دانانەی. زۆر بیرم کردەوە دوجار کەوتمە سەر هێماکانی ئاسان بوون. مەسەلەن ئێمە دەنگی مانەیە ئەڵێن ئەدا ئەو ساکەیان نووسی ئەدا دەی ئەدا نییە هەورامی ناڵێ ئەدا بە دایک ئەڵێ من هاتم دالەکە 3 نقطەم بەسەرەوە کرد بۆ ئەوەی ئیشارەوێ ئەمە ئەمما بێژگە لە هەورامی زۆر زەحمەتە کەسێ بتوانێت تەلەفۆزی بکە. حتا زۆربەی هەورامیەکان نایزانن. دوێنێ لەگەڵ محامیەکە بووم هەورامی لە جیاتی ئەیود ئەڵا یەکەم جار بوو پێ بگەم بڵێم کاکە ئەم کەلیمەی تۆ ڕاست نییە. ئەمە یەکێکیان بوو. یەکێکیان واوێکە دەنگی vێ هەیە بە تایبەتی تێڵۆ ئەو لە بە vێ ئەی خوێنە مەسەلە ئێستا بڵێ بە تێڵێ ئەوە چی بۆ ئەمڕێ ئەڵێ ڤاران ڤارە بەڵام لە دەگاشخان ئەڵێن واران وارە. ئەمە دەیان کەلیمە ئەنجەماناشە گۆڕێ کەلیماتمان زۆرە. ئەو واوە هەشتێکی قاشپانم بەسەرەوە کرد ئەو واوە
بەوەی بڵێ ئەمە دەنگی vێ هەیە. یەکی تر واوێکی تر بوو، ئەم واوە پێنجێکی بشکۆلم بەسەرەوە کرد. مەسەلەن ئێمە ناڵێن تۆ، ناڵێن تۆ، ناڵێن برۆ، ناڵێن دۆ، ئەڵێن تۆ دۆ کورتەکێتە بینی واوێکی کراوە و واوێکی هیچ لەسەر. ئەنجا کەلیمات ئەگۆڕێت، دەیان و سەدان کەلیماتمان هەیە بەوەی ئەگۆڕێ. مەسەلەن ئەڵێ سیرم وارد، سیر خۆتان نەزان کامێوەکو پیاس، بەڵام ئەڵێ سێرم وارد یعنی تێرم خوارد. ئەمە چۆن چۆن نەبێ هەردووکیان حوتی لەسەر بکەیت. یەکی تیشان بن یەکە ئەم یا لە هەورەمە ئیشی زۆرە، نیشانەی سەرەکی مؤەنەسە، نیشانەی هەموو جەمعەکە. ئەنجا بەدەیان کەلیمەمان هەیە ئەوەی لەسەرەوەی ئەو ساکەکەمان نووسی حوتێکمان بەسەرەوە کرد. ئەڵێ کچ، کناچێ، کناچێ ئەوێ لەسەری یەکە پێنجێک بکەیت، لەسەر یەکە پێنجێکی بشکۆلە سکوونێکی بشکۆلە. ئەگەر بڵێ کناچێ ئەو یەکە حوتی لەسەر لە هەورامیدا دەلالەتە لەسەر ئەوەی یەک شتە وە نەناسراویشە، یعنی یەک کچی نەناسراو. ئەمە لە نووسی ناکردم، بەڵام ئەی لە دنیای کۆمپیوتەرە چی بکەم زۆر هەوڵمدا. تەنانەت ئەکادیمیای کوردی وتیان بگەڕێ لەیکێ بۆ دروستەکانی مەپارەکە ئین. بەڕێز دکتۆر شەفی قەزا زۆر بێنمان خۆش بوو، سەرۆکی ئەکادیمیە بوو، ئەمری خوای کرد خوا عەفویکە. زۆر گەڕام دەستم دەکەوت. ئاخری ساڵی 2008 چوومە ماڵێک لە نەوتشا بۆ یەکەمین جار و بڕۆم کوڕێک مهندس زەراعی ناوی کاکە عەبدوڵڵای حەبیبی هەر لێرەشەوە ڕێزوسڵام هەیە بووی بۆ باس کەوتم کاکە عەبدوڵڵای ئەمە لە زمانی هەورانیا 4 حرفمان هەیە کە ئەم 4 دەنگمان هەیە کە حرفیان نییە و وتی چی تێم گەیان وتی وەڵڵای ڕازەکەی. وتم نازانم چی بکەم لە دنیای کۆمپیوتەرا. وتی نەسە بۆ چاکەکەم. کوتم پیاوی چاک وتی وەڵڵا بۆ چاکەکەم. مامۆسایەکی ترم لەگەڵ وتی ئەوە کۆنتڕۆڵی تەلەڤیزیۆنەکە بیگرن با من لێرەوە خەریون. دوای سعاتی وتی ئەوەرە مامۆستا بزانم بەدڵتە خۆم پێمدا لەسەر کاغەز پێمدا کەدیم سێرەکەم چاکە هەر تۆزێ ئەم لە ئەولایەکی پێ بکە پێم ئەویش ڕێک و پێ کرد. وتی خۆ زانی لە کۆمپیوتەرە زانیوتم نەوەڵڵا. ئەیوتی کێ تایپە بۆکە؟ ئەوتم کوڕێکم و کچێکم تایپم بۆکەن. ئەو چوارەی خستە سەر سیدیەک حرفەکان نووسی کە چۆن ئەنووسێ مەسەلەن ئەنووسی حرفی دا لە نووسی دەست ئەخەیتە سەر شفتەکە دەستێکی ئەخەیتە سەر حرفی ثێ عەرەبی ثێ سێ خاڵەکەی ئەشێتە سەر ئەو دالە. فێری ئەوانیشی کردم نووسی ئەم تعلیماتەی نووسی کە هاتمەوە بۆ عێراق بە کوڕەکەم وێ کوڕەکەم ناوی یوسفە وتم ئەمە بکە ئەو پیاوە بزان چی نووسی وەڵام ئیتر شتەکانی تعلیماتەکەی نووسی و لە سیدیەکە و منی سیدیەکەمدا بوو. باشی نازانی کوڕێکی خوشکەزامەیە لە سلێمانی دوکانی هەیە خەریکی کۆمپیوتەرە چوو بۆ لای ئەو هاتەوە سێرەکان 8 جۆر حرفی هەورامیان دروست کردەوە 8 جۆر. ئیتر لەو وەختەوە تا ئێستا من بەوانە ئەنووسم وە داومە بە خەڵکی زۆریش کتێبێکشم نووسیوە چۆن ئیملای هەورامی ئەنووسی چی ئەەکەی ئەوەش هەر کتێبێکە بۆ دەست خۆش بێماساجان لەش ساغ بێ. تەمەەن پرسیارم زۆر ماوە بەڵام کاتمان بەرەو کەمیە ڕوا چەند شتێکم ماوە مامۆستا جەنابتان ئەو هەموو خزمەتەتان بە زمانی هەورامی کردووە بە ئەدەبیاتی کوردی بەگشتی کردووە قوتابیەکانتان ێستا مامۆسایە یا بەڕێوەبەرە. بەڵام من یەک شتم پێ سێرە جەناب و تا ئەو کاتی خانەنشینەبی هەر مامۆستاوی ئەوە هۆکارەکەی بۆ چێگەڕێنیت؟ هۆکارەکەی زۆر زۆر شاکە چونکە نەحەبی زەردن قوتدا نەحەبی سەوزم قوتدا کورتەکەی ئەمەیە بە کورتەکەی نەبووی بە هیچ حیزبێکی دەسەڵات. بەڵێ بەڵام چ شتێک پاڵنەری جەناب بوو کە سەرەتا دوایەوەی کە باوکو وەفاتەکە ژیانێکی ئاسان نەبووە بۆتان، بەڵام چ شتێک جەنابتی گەیانتە ئەمڕۆ کە زیاتر لە 6 بەرەم و هەیە هەر چەندانێکیان تام دەقەت تەبع نەکراون، بەڵام چ شتێک پاڵنەری سەرەکی جەناب بوو تا بگەی بە ئەمڕۆ؟ ئەوە من کە لە یەکەم ڕۆژەوە چوومە قوتابخانە حەزم بە عیلم بوو، زۆر حەزم بە عیلم بوو، تێرم نەئەخوارد وەکو چۆن ماسی لەناو ئاوە تێر نابێ تێرم نەئەخوارد. بەڵام لە پاڵ ئەوەشدا شانازی بۆ من نییە، شکر بۆ خوایە خوای گەورە مشکێکی عەجیبی پێدا بووم. هەر لە سەرەتاوە کە چوومە قوتابخانە
مامۆستاکەم دوای هەفتە ئێوە ماشەڵڵا تۆ چه زیرەکی من نەمەزانی معنای زیرەکی یانی چی هەر نەم ئەزانی ئیتر دەنگ و باس بەڵەو بۆەوە کە ئەم کوڕە زۆر زۆر زیرەکە ساڵی یەکەم لە دەگەشخان خوێن ساڵی دوو هەموو ئەوانە کە هاتمە بیارە مامۆستاکانی بیارە هەموویان پێم معجب بوون تەنانەت لەناوەوە بیارەشە دەنگ و باسی ئەوەم دەرچوو کە ئەم کوڕە زیرەکە پێش من یەکێکی تری زۆر زیرەکیان هەبوو ناوی خەلیل عەبدوڵڵا بووە ئێستاش ماوە لە سلێمانیا دکتوری فەقەراتە بۆ بە دکتۆر ئەنۆد ئەمە خەلیلی دووهەمە ئەنجا بە درێژایی وەختەکە من لەگەڵ ئەوەش زیرەک بووم هەر سعیمە کرد مەسەلەن مامۆستاکەی ئەم لاپەڕەی لەبەرکەن چوار دێڕ شیعرە دە دێڕ بوو من ئەویشم هەر لەبەرە کرد بۆ ئیمتحان لەبەرم ناکرد هەر حەزم ئەکرد وابم لە پاڵ خوێندنی کتێبەکانی قوتابخانەشە مطالعەی خارجیم زۆر زۆرە کرد بە تایبەتی کتوبی ئیسلامی کە گەیشتمە المعلمین عەرەبی زۆر زۆرم ئەخوێنەوە هەمیشە ئەم خوێنەوە هەمیشە شیعرم ئەخوێنەوە تا وای لێ هات حوزێک کە پڕ ئەبێ لە ئاو تۆ هەر تەیەکەی ئیتر بە ئێمە تعبیر ئەورامی ئەڵێن کەلاوی کرد کە فەڕژی کرد سێیەکەم ئیتر خودی خۆم پاڵم پێوە ئەنێ بنووسم ئەوەنە لە بیرمایە بنووسم ئەوە گەیاندم بەمە ئێستش تا ئێستش هەم ناتوانم لە ماڵەوە سعاتێ دانیشم یا ئەبێ بنووسم یا ئەبێ بخوێنمەوە ئەوە نییە بەشتی ترەوە خۆم خەریک بکەم دەستخۆش بەوسەگەن خۆی گەورە لەش ساغ و تەمەند درێژ و کات کۆتا قسەکە حەزەکەم لە جەنابتەوە بیبیسین تەبەن سروشتی بەرنامەکەی ئەمە وایە لە کۆتاییە پێمان خۆشە ئامۆژگاری کەسایەتی بەرنامەکەمان یا میوانی بەرنامەکەمان یا کۆتا وەسیەتی جەناب و کە پێم خۆش بێت لەم بەرنامەی ڕازی تەمەنەوە بە بینەرانی پەیامی بدەیت پێم خۆشە پێشکەشمانی بکەیت. وەڵام من ڕێز سڵاوم بۆ هەموو لایەک هەیە داوا لە هەموو کوردێکی ئەم وڵاتە ئەکام دەست لە خوێندن هەڵ نەگرن دەست لە خوێندنەوە هەڵ نەگرن ئەم شتانەی کە تازە داهاتوون شتانی جوان و چاکان ئەلەکترۆنیات و ئەمانە بەڵام ئەوەنەی بەکاریان ئەهێنن بۆشتی ینی بێکەڵک و ئەمانە بۆشتی بەکەڵ بەکاریان بێنن چونکە دەرمانی دەردی ئێمە خوێندەواریە خوێندەواری لە هەموو شتێ چاکترە ئێمە 6 ساڵە لە شۆڕشین بە تەقە و ئەمانە نەگەیشتن بە ئاواتی خۆمان بەشک و لە ڕێگەی عیلم و ڕۆشنبیریەوە بگەین بە ئاواتی خۆمان و ئەم ملەتە لەم ناڕەحەتی و نەزانی و ژین تاڵەیە بەرە و ئازادیەکی جوان و حەقیقی و ڕاستەقینە بڕوات و ژیانی ببێتە ژیانێکی شایستە بە ئینسان وەکو هەموو ئینسانانی دنیا. دەستخۆشە ماوەسەگیان خۆی گەورە پاداشتی خێر و باتۆ بەم ڕۆژە ساردە لە تەوێڵە و بیارە و دەگا شێخان هەستەکەم مانومان کردی یا ڕەبی خۆی گەورە مۆفەق و سەرکەوتوکە. منیش سپاسی ئەوەکەم خۆی گەورە لە شتان ساقات و سەرکەوتوتان کرد. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوازاتی نەکۆتایی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی ڕازی تەمەن لەگەڵ مامۆسای خۆشەویست مامۆستا جەمال بێدار جێگەی خۆیەتی هەر لێرەوە زۆر سپاسی یانەوسیا چەمانەی بکەین کە لە شاری هەڵەبجە هاوکاریان کردین لە تۆمارکردنی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەکەماندا تا ئەڵلقەی داهاتوومان بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.